سڵاوتان لێبێت ئێوارەتان باش. ئێمە بەرنمەیەکەکەین و پرسیار ئاراستی هاوڵاتیانەکەین سەبارەت بەوەی کە ئایا ئێمە وڵاتێکی پێشکەوتوین یا دواکەوتوین. زۆر جار ئەبیستین لە ڕاگەاندنەکانە کە ئەم وڵاتە پێشکەوتنی بەرچاوی بەخۆی بینیوە. ئاخۆ لای هاوڵاتیان ئەم پرسیارە ئەگەر بکرێت ئایا ئەم وڵاتە پێشکەوتنیشی بەرچاوی لە بەخۆی بینیوە بە ئەوان وەڵام بنەوە. پرسیاری دۆمان ئەوەیە ئایا ئێمە وەکو تاشی کورد پێشکەوتو خوازین یاک دواکەوتو خوازین یاخود پێشکەوتوین. زۆر جار ئێمە ئەڵین ئێمە 100 ساڵ لە دوای وڵاتانی ترۆین یاخود ئەڵین ئێمە هەر دواکەوتوین. لەگەڵمان نابن. ناتوان بڵێن پێشکەوتوین، ئێمە دواکەوتوین. زۆر پێشکەوتوین. لا دواکەوی تا بڵێ دواکەوتوین. یەکجار نش دواکەوتونی. ڕاست ینی میلەتی کورد ئارادەیە کەڵی پێشکەوتنیوە لە چ وڵاتەکانی ترا. ئێمە لە بازار و شقام و جادە لە تەعلیقا زۆر دواکەوتین. تا ڕادەیە پێشکەوتوین. تقریبا نا لەبەرەوەی جارێ مامەنم خۆمان لە خۆمانەوە یەکەم جار دەست پێ ناکەین تا ئەمە بن بە وڵاتێکی پێشکەوتوو. ئێمە پێشکەوتوین بەڵام زۆر کات خۆمان بەدەستی خۆمان ئەقڵمانەوە وەستێنین. بیرکردنەوە شار پێشکەوتنی بەخۆیە بینیم. لە هەنێ بارەوە پێشکەوتوین لە هەنێ بارەوە دواکەوتوین. هەر وڵاتێکە ببێ پێشکەوتوو بێت ئەبێت لە خوێندنەوە لە قوتابیەوە دەست پێ بکات. ئەبێ بڵین خاڵ سەری لێ. پێشکەوتوین یان دواکەوتوین. ناتوان بڵێن پێشکەوتوین، یەکجار نش دواکەوتونی. یعنی بە خۆمان بڵێن دواکەوتوین. بڵین ئێمە پێشکەوتوین. چی وای لێکردین کە ئێمە دواکەوتوو بین؟ یەکجار لاساییکردنەوە، زۆر لاساییکردنەوە لە ناو کووردا هەیە، یعنی وا لێ کات لە شتێ باشەکانە نالاسایی خەڵک ناکەنەوە. بیرکردنەوەمان بیرکردنەوە زیاتر بیرکردنەوەی قەومی خۆمان یعنی زۆر بیر لە هی نەکەینەوە، بیر لە چۆنەڵی عادات و تەقالی دووەم شتانە ئەوە تۆزێهی نەکات. بۆ هەموو میلەتێک عادات و تەقالیدی خۆی نییە؟ با هەیەی خۆ عنی بەس زۆر پابەندبوون پێوە شتێکی باش نییە. تۆ هەموو شتێک بگەڕێتەوە بۆ عادات باش نییە. حرام هەرچێک ڵەن حرامەوەی عیبە حیا و چوو. ینی تۆ مەبەستەوەی کەڵی زۆر جار شتەکان وامەلەکەن کە ئەو شتانی کە پێڵەن حرامە دەستی تێوەمەیە ئەو ئامالەکە کە دواکەوتوو بین. یعنی مەسەلەن شتێکی زۆر بەسیتە مۆزوعەکە گەورە ئەبێت ویاڵێ ئەو حیا و چوو بۆچی واو کرد. مەسەلەن بەسیترین شت حیا و چوو یا حرامە یان تۆ غەڵەتێکی واو کردووە. یعنی زیاترەوەی نەقد لێک دەگرین نەقد لێکەگرن، یعنی مەسەلەن ڕەخنە و لێ ئەگرێ لە باتی ئەوی کە تەشجیعەکە بۆ شتێکی باش. زۆر پێشکەوتوین. من خۆم کوردم بڕۆ ناکەم کورد دواکەوتی بێ. کوڕە و بۆچوونی خۆم ڕاست ینی میلەتی کورد ئارادەیە کەڵی پێشکەوتنیوە لە چ وڵاتەکانی ترا، بەڵام نەشگەیشتە و ئاسێکی پێشکەوتتر کە بڵین تاوە پێشکەوتووە. ینی بۆن لەانێ مەرحەلەیە نەگەیشتە و ئاسە بڵێن ئیتر تەواو پێشکەوتە. وەڵای ئێمە دواکەوتوین. بۆچی دواکەوتوین؟ من خۆم تقریبان 4 ساڵ پێش ئێستا لە ئەوروپا بووماتمەوە. یعنی لە ماوەی 4 ساڵا شتێکی وام نەبینیوە کە گۆڕاوێ لە کوردستانە تایبەتی لە سلێمانیا. چی مەسەن نەبینە گۆڕانکاریەکان وەکو دەوبانەوە لە ڕووی پاک و خاوێنی و لە ڕووی شتانەوە. یعنی لە ڕووی پێشکەوتنەوە کە سێرەکەی بازە شتێکی لەم وڵاتەیە لە چاو بازە شوێنێکا جیاوازی زۆرە لە چاو ئەوروپا لە چاو وڵاتەکانی ترا، بەڵام سلێمانی شارێکی خۆشە، شارێکی پاک و خاوێنە. هەموو شارەکان هەستەکەی میلەتی ئێمە میلەتێکە پێشکەوتووە لە بیرکردنەوەیە زۆر نە. بیرکردنەوەکە ئەوەیە ئێستا مەسەلەن من لەگەڵ تۆیا قساکەم دەنگ بەرزەکەمەوە پێیەکەنم جلێ لە بەرەکەم مستیلێ لە دەستەکەم زنجیرێ خەڵک بە شێوەیەکی درسێتەکە، بەڵام لێ هەموو شتێ ئازادە ئاساییە. ئازادی نییە بەڕاستی ئازادی نی لە بەڕێزەکە نییە. ینی کە ئازادی دەبێت ئەنج پێشکەوتویت. ئەرێ وەڵا کە ئازاد بیت و کە حکوومەتەکەت ینی ئازادی دایتێ ئەوگی سەر بەخۆ بن من کەسی ئێوە من لە ئێوە دروست بووم. عالی بەڕێزەکەم ئەوە من لەگەڵتانم ئەمجا ئەو کاتە وڵات پێش ئەکەوێ حکوومەت پێش ئەکەوێت ملت خۆشی تێ ئەکەوێت بەڕاستی بەلا بەقەیسەنی وڵا ئازادی نییە. مەبەست ئێمە پرزارەکەمان ئەمەیە زیاتر ئێمە میلەتێکی پێشکەوتوین یان دواکەوتوین. وڵا دواکەوی. بۆچی وڵا دواکەوی چونکە بۆ کاکە گیان ئێمە ئازادیمانیە یەک ئەمجا لە ناویەکە یەک نین دوو حکوومەتەکان هەموو زدی ئێمن بەڕاستی ئەوە تورکیایە ئەوە سووریایە ئەوە حکوومەتەکەی خۆمان هەر حکوومەتەکەی خۆمان زدی خۆمانە. حالی بەڕێزەکەم دواکەوتوین وڵا بۆی دواکەوتوین چونکە ئەم کار بەدەست و مەسوولانی خۆمانە کارێکیان نەکردووەکە کە یعنی بڵین بایەخ بیا بە میلەتەکەی خۆی
بە قەومەکەی خۆی بە وڵاتەکەی خۆی تەماشا بکە ئەوەی کەوا ئەو شوێنە ئەو خوار بەغاوە ئەوانی کەوا مەسەلە کوردنشینە هەری بە هەمووی پرکەوت لە عارێ بکە کە ئەمان ئەوەنە جوهەت و جورەتیان نییە کەم یعنی بایەخبن بە کوردەکەی خۆمان بڵێ ئێوە بۆچی هاتوونە وڵات خاکی ئێمەوە هەری بکاکە گیان ئەبێ بایەخ بە کوردەکەی خۆی بە بای بە وڵاتەکەی خۆی بە بای بە شارەکەی خۆی بە ئەوانی هەموو مەرەخەت کردو حکومەتێکی خۆمان کاکە بەڕاستی ئازادی تیان نییە هەری بکاکە گیان دوای قسەکانی ئەم پیاوە بەڕێزە ئەم هاوڕێمان ئەبێ بڵین خاڵ سەری لێ تا بڵێ دواکەوتوین بۆچی دواکەوتوین ئێمە لە بازار و شقام و جادە لە تعلیقا زۆر دواکەوتین خەڵک تعلیقایە بە وەسی خۆی ناتوانانی حڕیاتی خۆت بنوێنیت هەستەکەی لە وڵاتانی تر مەسەن ئەم تعلیق وشتە هەیە نییە نییە من 12 ساڵ لە ئەوروپا شتیوام نەبینیوە ڕەنگە زۆر جار ئێمە بڵین بڵێ بازارشی گەورە کرایەوە بەڵام ئایا ئەم پێشکەوتنی کە بازارشی گەورە کرایەوە لەناو بازارەکەیە چی تیافرۆشتێت ئایا شتانی تیافرۆشتێت کە خەڵک پڕ بە دڵی بێت یاخود خواستی خەڵک بێت بەڵێ هەمووی سینیە بە ناوی تورکی و بە ناوی وڵاتی ئەوروپی و ئەفرۆشەیە هەمووشی ڕاست ناکەن سینیە تێگەی پێڵاو ئەکرێ بە 7,000 بەشی 6 مانگ ناکە تێگەی خەڵکیان ڕوودکردەوە بۆ نمونە دەمانخانەکان ئەو برادرەمەوە لێوەستاوە دەرمانی کڕیوە دەڕۆژ پێویستە بە 30,000 ئێستا داوە 6,000ەکە نەخێر لەژێر سفرەوەین لە بەرەوەی ئەم دنیا بریتینە لە سیارە و بینا بەرز بوونەوە سەی جادۆبانمانکە ئەبێ هەموو ڕۆژە دوجار پێڵاو بۆ یاخیت ئەین سەری من هەوڵەکانکە سیارەکان بەسەر جادەکەی ئاڕوە ئەوەی تایی چێتە ژێر ئەرزەکەەوە وڵی لە هەندێک ڕۆ پێشکەوتین و لە هەندێک ڕوشۆ چیا پێشکەوتنی ئێمە وەڵی بڵێم لە چیا پێشکەوتوین هەندێک بە تایبەتی با لە دواکەوتنەکەەوە بڵێم بە تایبەتی لە سارە لێ خڕوینەوە على سەف دواکەوتوین هەر زۆر بۆچی وڵی خەتای حکوومەتە خەتای سایقە نازانام ینی بەڕاستی کەیت ئێرە فاژاویت بەڵێ لە چ وڵاتێکە لە بەریتانە هەستەکەی مەسن چیمان فەرقە لە ڕێگەی مەسن لێخوڕنی سیارە وشتیوە هەستەکەی زەوقمانتیانە هەستەکەی بکە ئەڵێ مەسەن لێخوڕنی سیارە واتە زەوق لەگەڵ هوەر و ڕۆشت خۆی ئەگەر ئەو سێ شتێتیانە بێ حەق نییە سارە لێخوڕی دواکەوتوین بۆ دواکەوتوین ژیانی هیچ سەقافەتێکی تیانە وڵاتی ئێمە چۆن هەستەکەی سەقافەت بە چیا بزانین ینی گەنجی ئەم وڵاتی ئێمە هیچی مرتاح نییە نامرتاحی وای لەکردن کە ئێمە دواکەوتوین بەڵێ باش لە ڕووی بیرکردنەوەی تاشی کورد لە ڕووی گەنجەکان هەستەکەی دواکەوتنیان پێشکەوتوین خۆت باسی گەنجەکە وەکو گەنج مرتاح نییە لەبەر مرتاحیەکەی دواکەوتوین بۆ ئەوە هەر وڵاتێکە ببێ پێشکەوتو بێت ئەبێت لە خوێندنەوە لە قوتابیەوە دەست پێ بکە باشە ئێمە من ئەمە 6 مانگە گەتێن بۆ باشووری کوردستان ئەبینم خەڵک فقط هەن لە فکری سیارەکڕینەوە خواردن بەس پێشکەوتن بەوە نیە وەڵا من بەعیب ێزانم کە لە وڵاتانی دراوسێەوە خواردەمەنی بێ بۆێرە ئەو کەسێکە بە $1,000,000 ئەدا بە سیارە دوو کەسیان بین پارەگەان بنەبانیەکەوە بیکەن بە کۆمپانیایك بۆ پێداویستیەکانی خەڵک بۆ مردم ئەمە هاتو ئێمە 5 ساڵی دیکە وڵاتانی دراوسی هیچیان نەدا بم ملەتە لێرە ئەبێ و ئانە چی بکەین ئەژڵێن ئێستا بۆیە پێشکەوتین مۆبایل هەیە ئەنتەرنێت هەیە بەڵێ هەیە بەڵام چۆنی بەکارێنین ئەش بێ بڵین خاڵ سەری دیار لە دوای ناوبڕێکەوە گەڕێنە وڵاتان لەگەڵمان نابن دوور مەکەونەوە